ئامانجە سەرەکیەکەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژ بە ژنان بەڵام ئێمە لەم مەرحەلەی یەکەمایە لە پرۆژەی یەکەمە توێژینەوەیکی مەیدانی زانستی ئەنجامەدەین لەوەی کە لە سەبەبە هۆکارە بنەڕەتیەکانی کوشتن بە بیانووی شەرەف بکۆڵینەوە بەڕاستی و لە پاڵیشای ئێمە یەکێک لەو فیانی کە ئێمە وەری ئەگرین بکوژەکان خۆیان ئەو بکوژانە پاڵنەرە سەرێکیەکان چی بۆ بم کوشتن بە بیانووی شەرەف ئەنجام بدەن ئەو حاڵەتە چی بۆ کە گەیانونێتی ئەوەی کە کوشتن ئەنجام بدەن پرۆژەی دووەمیشان بەڕاستی بۆ ڕزگاربووانی توندوتیژیە کە کەیس مانیجمنتمان هەیە هەواڵەکردنمان هەیە خزمەتگوزاری دەرونیمان هەیە و ئەو کەسانی کە پێویستیان پێێتی بە تایبەتی خۆتان نەزانن بەداخەوە قەیرانی ئابووری و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا ژمارەی ئەو خەسکانەی ئەو کەسانەی زۆر زیاتر کردووە کە دووچاری توندوتیژی دەبنەوە. ڕەچاوکردنی ئەو هەلومەرجە کۆمەڵایەتی تەندروستی ئابووری و سیاسی خولقاوە لە پێناو پڕکردنەوەی کەلێنێک کە لە ئێستای کۆمەلگای کوردیدا هەیە. پرۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و ئافرەتان ڕادەگەێنین کە لە چەند بەش و بوارێک پێک هاتووە. بواری یەکەم پێشکەشکردنی خزمەتگوزاری کۆمەڵایەتی خۆی لە بەڕێوەبردننی حاڵەتدا دەبینێتەوە کە لەلایەن کەسانی پسپۆڕەوە پێشوازیان لێ دەکرێت بەپێی ڕێوشوێنە کارپێکراوەکان مامەڵیان لەگەڵدا دەکرێت و خزمەتگوزاریە پێویستەکانیان پێشکەشەکرێت.